بله عزیزان هر وکو لاساملینی ویدیو کتان بینی ایوه لکاتی خویش داتوانن لام وبسایتای پارەی بەدەست بێنن تەنها پێویستە ناونووسینێک بکەن بۆ ئەوەی ئێوەش بتوانن لەم وبسایتای لە کاتی خەودا پارەی بەدەست بێنن بینەریەم ویدیۆی بن تا کۆتایی. بناوی خوا سلاو عزیزان هیوادارم لەر شوێنێ بن ساخ و سەلامەت و تەندروست بن ئینشاڵڵا. بە ڕێزاندیسانەوە منی هاتماین لە خزمەت ئێوە بۆ پێشکەشکردنی ویدیۆیەکی تر لە زنجیرە ویدیۆکانی بەدەستهێنانی پارە لە ئینتەرنێت لە پێیجی فێسبووکی بەدەستهێنانی پارە لە ئینتەرنێت هەروەها لە چەنەلی یوتیوبی بەدەستهێنانی پارە لە ئینتەرنێت. عزیزان وێبسایتی ئەمڕۆ وێبسایتێکی زۆر ئاسانە کە ئێوە تەنها بە ناونووسینێکی بەسیط هەتوانن لە کاتی خەویشدا لەم وێبسایتای پارەی بەدەست بێنن. هەروەکو بینن هاوڕان ناوی ئەم وێبسایتە دۆچ کۆینە کە ئێوە ئەتوانن لەم وێبسایتای دراوی ئەلکترۆنی دۆچ کۆین بەدەست بێنن. بۆ بەشاریکردن لەم وێبسایتە من لیnkێکم لە ژێرم ویدیۆی داناوە لە دیسکریپشنی یوتیوب کاتێک ئێوە کلیک لەسەر لیnkەکە یەکەن هاوڕان لە ڕاستیان نایە ناو سەفحەیە بەڵام نازانم ئەم وێبسایتە چوونە دەرەوەی نییە بۆیە من ناتوانم لەم وێبسایتای بچمە دەرەوە. لێرانە کاتێک کە کلیک لەسەر لیnkەکە یەکەن پێشەوەی بێ ناو سەفحەی عزیزان بوشایی یەکتانە دەتێ کە داوای ئەدرسی فاوسێت پێی لە ئێوەکە یاخود هەر واڵێتێکی تر بەڵام وا باشترە ئێوە کە ئەدرسی فاوسێت پێی یاخود هەمان حساب بانکی فاوسێت پێی بوو ناونووسین لەم وێبسایتای دانن و دواتر ئینتێرەکەی دێتە و سەفحەیە چۆنیەتی هینانی ئەدرسی فاوسێت پێی شاوڕان بەم بچمەنە فاوسێت پێی لێرانە ئەچتە سەر بەشی دێپۆزیت کاتێککە چوویتە سەر بەشی دێپۆزیت لێرانە دۆچکۆین هەیە ئەو ئەدرسای کۆپیەکەی پێشەوەی بێ ئەو سەفحەیە لە بوشایەکەی دانی و ئینتێرەکەی و دێتە لێرانە. من لینکی باشاریکردن لە حساب بانکی فاوسێت پێش کە حساب بانکی دراوە ئەلکترۆنیەکانە لە ژێر ئەم ویدیۆی دانیم بۆ ئەو کەسانەی کە حساب بانکی فاوسێت پێیان نییە بۆ ئەوەی باشاری لە حسابی فاوسێت پێی بکەن و ئەدرسەکەی لەم وێبسایتای دانێن و هەموو ڕۆژێ پارەکەی ڕابکێشن. کار لەم وێبسایتە چۆن عزیزان تەنها کاتێک کە ئەدرسەکەت دانەوە ئینتێرت کردێتە ئەو سەفحەیە ئەچتە سەر بەشی داشبۆرد لێرانە هەروەکو بینن لێرانە بە شێوەی ئۆتۆماتیک هاوڕێیان بۆ ئێوە دراوی ئەلکترۆنی دۆچکۆین ماینینەکە واتە ئەگەر ئێوە ئەم وێبسایتەش قەپات بکەن تاکو مانگێکی دی نێنە ناو ئەم وێبسایتەی دیسانەوە ئەم وێبسایتە بۆ ئێوە ماینەکە واتە پێویست ناکە ئێوە 24 ساعت لە ناو ئەم وێبسایتە بن تەنها پێویست ئێوە ناونووسینێک بکەن و بە شێوەی ئۆتۆماتیک بۆ ئێوە دراوی ئەلکترۆنی دۆچ ماینەکە. لێران هاوڕان ئەم وێبسایتە هەروەکو دەیتە خوارەوەش لینکێک هەیە کە لینکی ڕێفرالە ئەوەی هاوڕان ئەوەی کۆپیەکەی و ئەدەی بەو کەسانەی کە ئەتوێ بە لینکی تۆ بێن ناونووسین لەم وێبسایتای بکەن و زیاتر تۆ پارەی قازان چەکەی و کاتێکیشکە ئەو لینکەی ئەدەم بە کەسانی هاوڕان کە دێن بە لینکیەوە ناونووسینەکە لێرانە سرعەتی ماینەکەتان ئەچیتە سەرەوە واتە هەر چەند نەفەر ئێوە بینە ناو ئەم وێبسایتە بە لینکێوە ناونووسین بکات لێرانە سرعەتی ماینینگی ئێوە چیتە سەرەوە و ئێوە زیاترین سوودەکەن ئەوەی لەبیر نەکەن واتە لەم وێبسایتە ئێوە ئەبێت تەرکیز لەسەر ڕێفرالەکان بکەن بۆ ئەوەی لێرانە سرعەتی ماینی ئێوە بچتە سەرەوە. بەڵێ عزیزان لێرانەش بەشی ویدراو هەیە کاتێک کلیک لەسەر ویدراویەکەی کەمێک چاوەڕێەکەین دێتە و سەفحەیە هاوڕێن تواتوانی بە مێتودەکانی تریش واتە واڵێتەکانی تریش دۆچکۆین لێرانە ڕابکێشی بەڵام دە دۆچکۆینە بوو مێتودەکانی تر بوچی من گوتم فاوسێت پێی چونکە لێرانە هەروەکو بینن زۆر کەمە کاتێک کە تۆ گەشتیە 5000 ساتوشی دۆچکۆین تواتوانی لێرانە ئەدرسی فاوسێت پێی خۆشت دایتان وێبسایتە و تەنها تۆ لەسەر ویدراو تۆ فاوسێت پێی کلیکەکەی و کاتێکە کلیکەکەی لە هەمان کاتدا پارەکە دێتە ناو حسابی تۆ کەویش فاوسێت پێ و هەروە بەشەکانی تریشی هەیە کە بۆ ئێمە نابێ عزیزان من بۆ ئێوە شەڕح ناکەم چونکە لێرانە بەشی دێپۆزیت بۆ ئەو کەسانەیە کە دێن لەم وێبسایتەی پارەی دانن و سرعەتی ماینەکەیان ئەبەنە سەرەوە ماینینکردنیان ئەبەنە سەرەوە بەڵام من ئەو بەشەی بۆ ئێوە شەڕح ناکەم چونکە مەبەسی من تەنها ئەوەیە لەو ویدیۆانەی کە من بۆ ئێوە بڵاوەکەمەوە تەنها ئێوە بێ بەرامبەر لەم وێبسایتانە دراوی ئەلکترۆنی یاخود دۆلاری ئەمریکی بەدەست بێنن بۆ ئەوەی خوا نەخواستە سبەی کەسێکیش زەرەر بکات بە لای منەوە نەبێت. سوپاسی ئێوەکەم کە تاکو ئێستا بینەری ئەم ویدیۆی بوون هاوڕان سوپاسانەکەم هەر ڕەخنا کامێن پرسیارێکە بوو لە ژێر ویدیۆیە لە چەنەلی یوتیوب
بوم بنووسن من بە چاوان جوابتانە دەمەوە تا ڤیدیۆیەکی تر وێبسایتێکی تر فێرکاریەکی تر و هەروەها ئەپێکی تر هەمووتان بەخۆی گەورە سپێرم خوا یار و پەنای ئێوە بێت خواتان لەگەڵ